گوێم لێ بوو کە گوێ لە قورئان دەگری. بەێ الحەمدلله خوای گەورە پاداشت بداتەوە. ئەجمعین دەپرسم چەندێک گرینگە بە تایبەتی لەو مانگەدا گوێ لە قورئان بگرین، قورئان بخوێنینەوە. طبعا ئەو مانگە کە فەرمووت ئەو مانگە مانگی ڕەمەزانی پیرۆزە مانگەکی زۆر گەورەیە، یعنی سەید الشهورە پێی دەڵێن. طبعا کە لەو مانگە مبارەکەی قورئان نازل بووە، خودان تعالی لەو حەزرەتی محەممەدی نازدار ڕوحم بە قوربانی بی نازلی کردیە. قورئان چەندی گوێ لێ ڕابگری و چەندی بخینی لێی تێر نابی، چونکی قورئان کەلامی خالیقی نازدارە، کەلامی خالیقەکی بێشەریکە کە لەو حەزرەتی محەممەدیشی ناردیە صلی الله عليه وسلم. ئێمە کە بسڵمانین نەک بڵێ مانگی ڕەمەزان گوێ لە قورئانی ڕابگرین یان قورئانی بخین. پێویستە مانگەکانی دیکەش، ڕۆژەکانی دیکەش، وەختەکانی دیکەش گوێمان لە قورئانی ڕابگرین، قورئانی بخینین. چەند لە دەستمان بێ، چەند لە دەستمان بێ خزمەتی ئەو قورئانەی بکەین، چونکی دەستوری خودای ڕەب العالەمینە کە هەموو بسڵمانێک لە هەموو دنیایەکی ناردیە. لەو قورئانە پیرۆزەی هەموو شتێکی خودان تعالی ڕۆن کردیتەوە لەو بسوورمانان. تەبعی قورئانیش ئینکاری لێ ناکرێتن، ئەوە کەلامێکی ڕەب العالەمینە وەکو تەورات و ئینجیل و زەبور و فورقانی. زۆر باش ئەو کاتانەی کە گوێ لە قورئان دەگری و لەگەڵ ئەوەی کە گوێ لە قورئان دەگری خەریکی شوکاری خۆتی، چەندێک هەز بە دڵخۆشی دەکەی؟ واللهی طبعا کە گوێ لە قورئان دەگرم ئیشەش دەکەم، ئەوە شتێکی وەکو بڵێ کە ئیشەکەش عیبادەتە، ئەوەش هەر عیبادەتەکە ئینشاءالله خودان تعالی بە ئەوەی لێمان قبول دەکا بە ئەجر بەخێر. طبعا کە من گوێ دەدەمە قورئانی یان حەدیثێکی پێغەمبەری یان مەسەلەن غوتبەکە بڵێن ڕۆژەکانی جومعە داوێتن بڵێن ئێستا ئەوە دەنگی قورئانی پیرۆزە یان لە یەکگوت یان لە کۆمەڵ لە شتی وها. طبعا ئەمە پێخۆش حاڵ دەبین کە ئەمە بسڵمانین کە دینمان کە دینی ئیسلامە، ڕوکنمان کە ئیسلامە، پێویستە هەم یعنی زەوقەکی لێ وەربگرین و هەم دەبی زۆر بەخۆشی و بە خوڵقەوە گوێ لێ ڕابگرین و وەک بیخینیشین. زۆر باشە. بۆ نوێژەکان دەچی بۆ مزگەوت؟ ئینشاءالله طبعا هەدی ئەوە گۆتی ناوێ. بەس مەسەلەن دەبینی لە مزگەوتدا ببوورە، لە مزگەوتدا حتمما منداڵیش دەبینی. بەێ چەندێک بە گرنگی دەزانی دایکان و باوکان، بە تایبەتی باوکان منداڵەکانیان لەگەڵ خۆیان بێنن بۆ مزگەوت، ڕایان بهێنن لەسەر نوێژکردن، لەسەر عیبادەتەکان، فێری قورئان خوێندنیان بکەن ئالەوێدا. تەبیعی لەسەر باوک و دایک واجبە کە منداڵ تەمەنی گەیشتە 7 ساڵی یعنی ئەمری لەسەر بکە وە فێریشی بکاتن، وە فێری بکە، فێری نوێژی بکە، فێری ئەرکانەکانی ئیسلام بکە، فێری قورئان خوێندنی بکاتن. کە لەوەی بڵێن لە تەمەنی 7 ساڵ و 8 ساڵی ڕەت بوو، ئەگەر منداڵ کە هەراش بوو ئەگەر ئەوەی نەکرد طبعا لەسەر داک و باب هەیە بە لێدان منداڵی فێر بکاتن. یعنی لێدان منداڵی هینانە ڕێڕاز بکاتن. و منداڵ کە دێتە مزگەفت هەندێک جار دەبینی بڵێن کە ئەمنیش وەلەو تەمەنم الحەمدلله کە ئیختیارم بڵێن دەڵێ کوڕە تو بڕۆ پشتەوە ئەوەی بکە. نە، ئەگەر ئەتو چەند پێت کرا ئەو منداڵە کەلتە لە تەنیشتە تووە دەستی لە ملی بکە ڕای بگرە کە فێر ڕاوەستانی بکە لە تەنیشتە تو بە ڕابوەستی. حتا ئەو لەو منداڵەی لەو کچکەیەی فێرە نیزام و فێرە دەستور و فێرە ئەو ئەرکانی نوێژەکەی ببیتن کە چۆن نوێژی دەکرێت، کۆن ڕادەوەسرێت، چۆن جەماعەتە ئەوە مەسەلەن فێریەک ڕێزی دەبی. طبیعی طبعا دێ ئەوە هەمووی لەو نوێژەیدایە عەزیزم. ئەمە بمانەوێ، نەمانەوەیە هەموو دەستورێکی ئیسلام لەناو نوێژیدا.